بۆچی ژمارە 56 نادرێ بە هیچ حزب و کاندیدێت. لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا کاتێ ژمارە دەدرێت بە حزب و بەربژێرەکان ژمارە 56ی تێدانیە و لە ڕابردووشدا هیچ کەس و لایەنێک ئامادە نەبوون ئەم ژمارەیە وەربگرن. نەدانی ژمارە 56 بە حزب و بەربژێرەکان لە عێراقدا پەیوەندی بە تێگەشتنی خەڵکی عێراقەوە هەیە، ڕاستەوخۆ بیر و هۆشیان دەبا بۆ لای مادەی 456 لە یاسای سزادانی عێراقی. مادەی 456 لە یاسای سزادانی عێراقی تایبەتە بە تاوانەکانی قۆڵبڕی، دزی، گەندەڵی، فێڵکردن و بەرتیلدان، بۆیە بەهۆی زۆری تاوانەکانی گەندەڵی و قۆڵبڕین لە عێراقدا بە زمانی سادەی خەڵک کاتێ بە کەسێ بڵێن گەندەڵە یاخود فێڵبازە پێی دەڵێن ژمارە 56. لەبەر ئەوەی لایەنە سیاسیەکان لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا باس لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دەکەن، بۆیە داوایان لە کۆمیسیۆ گەر ژمارە 56 لا ببات، کۆمیسیۆنیش لەبەر ئەوەی هیچ کاندیدێک هیچ بەربژێرێک نەبێتە هۆی ئەوەی سوکایەتی پێ بکرێت یاخود گاڵتەجاڕی پێ نەکرێت، ژمارە 56یان لا بردووە.